پێشانگای تایبەتی شێوەکار عەبدولموتەڵیب گردی لە شاری سلێمانی و لە گەلەری ئەمنە سوورەکە لە شاری سلێمانی کرایەوە کە تیایدا ژمارەیەکی زۆر لە تابلۆکانی نمایش کرد. ئەم هونەرمەندێ بە یەکێک لە هونەرمەندە بە ئەزمونە شێوەکارەکان هەژمارەکرێت کە ساڵانێکی زۆرە خزمەت بە هونەری شێوەکاری دەکات و ژن تێمای سەرەکی کارەکانێتی. قسە و باسی زیاتر دەربارەی پێشانگاکەی دوێنەیەکەم کە هەتا 27 مانگ واتە ئەمڕۆ سبەینێش بەردەوامە بێت بەڕێزیان لە ستودیۆی کورسات مەگەزین میوانمانن. کاک عەبدولموتەڵیب بەخێربێی سەرچاومان. سپاس دەکەم حاڵم بە دیداریەوە. زۆر سپاس. بەرلەوەی کە بەس لەم پێشانگایە بکەم پێم وابێ ئەمە دووەم پێشانگای تۆی لە شاری سلێمانی؟ نەخێر یان زیاتر؟ سێهەمین جارە لە 2001 لەگەر یادی بەخێر کاک سۆران ئیسماعیل هەبوو پێشانگایەکمان هێنا لە سلێمانی نمایشمان کرد بە ناوی گوڵێک بۆ ئاشتی نیشتیمانێک بۆ هەمومان. ئەوە ساڵی 2001 ئەو کاتەکە تۆزە نالەبار بوو 23 ساڵ لەمەوە پێشەکە. بەڵام 2012 پێشانگەم لێرە هەبوو پێشانگای تایبەتی خۆم ئەوە جاری سێمە کارە هونەریەکانم نمایش دەکەم لە شاری سلێمانی. زۆر باشە. ئەوەی کە زۆر سەرنجی منی ڕاکێشا ئەوەیە کە هەموو تابلۆکان گزارش لە ژنەکەن. پێشتریش هەر بەم شێوازە ئیشە کردووەیان ئەم پێشانگایە پێت خۆش بوو کە تایبەت بێ بە ژنان؟ من لە سەرەتاوە بە کۆمەڵێک ئەزموندا تێپەڕیم ئەزموونی هونەری تا من خۆم دۆزیەوە مثل بتوانم ینی بە شێوازێکی تایبەت بەخۆم کار بکەم. من زیاتر لە 15 ساڵ دەبیتن لەسەر بواری ژن توند و توێژی ئێش و ئازارەکان لەسەر بوارانە کارم کردووە. هەموو پێشانگەکانم دەتوانم بڵێم هەر بەو شێوازە بووە. بەڵام ئەو 25 تابلۆی ئێستا کە نمایشی دەکەم لە سلێمانی ئەوانە لەسەر جوانی ژن بە کۆمەڵک شێوازیش تایبەتتر وە تێکەڵکێشانێکتر بە جلی و پەرچی کوردی و ینی مۆڵکەچی کوردەواری پێوە دیار بیتن لە کارەکانمدا ڕنگدانەوەی هەبیتن. ئەو پێشانگایە من ماوەی 8 مانگ بە لە ئێستا لە شاری دیاربەکر ئامەد من نمایشم کرد. ئێستاش لە شاری سلێمانی خۆشەویست نمایشم کرد بۆ بتوانم مەسەڵەن نمایش بکەم هەموو بینەرەکان و هونەرمەندان و هونەردۆستان بتوانن بیبینن پاشان دەگەڕێنەوە بۆ هەولێر لە هەولێر نمایشی دەکەم. زۆر باشە. ئاماژەت پێ کرد کە نزیکەی 25 تابلۆن 25 تابلۆ. زۆرینەی زۆری ئەوەی کە من ئاماژەشم پێکرد لە سەرەتایە و ئەوەی کە زۆر هەستی پێکرێت ئەوەیە کە عنسوری ژن عنسورێکی سەرەکیە لە ناو تابلۆکانە و پێشتر خۆشت ئاماژەت بەوە کرد کە پێشانگاکانی پێشترت باس لە ئێش و ئازارەکان و توند و چیژەکان بووە کە بەرامبەر بە ژنان کراوە. بەڵام بۆ ئەم جارەیان نەدویست کە باز لە توند و تیژی بکەیت. ئەم جارەیان بەس قسە لەسەر جوانەکانی ژنەکەن. خۆی لە خۆیدا هەموو شتەکان پێویستە هونەرمەند دایمەن گەشتبین بی هەر ڕەشبین نەبیتن لە کارەکاندا. ئەمن لەو کۆمەڵە تابلۆی ئەو جارە 25 تابلۆیە حەزم لێ لە کارەکاندا گەشتبینی پێوە دیار بیتن دایمەن تونند و تیژی تێدا نەبیتن ناخۆشی نەبی. هیوادارم ژیانمان هەبەر بە گەشتبینی بچیتن لێوەدا. زۆر باشە. یەکەم جار پێشانگاکەت لە شاری سلێمانی کردەوە اینجا لە شاری هەولێر؟ کامیان ئەم پێشانگایە؟ نام پێشانگە 8 مانگ بەردە ئێستا لە دیاربەکر نمایشم کرد. پاشانەکەەوە دوم جارە لە سلێمانی نمایشی دەکەم دوایە پاشان دەگەڕێمەوە لە هەولێر نمایشان دەکەم. ئەم خۆشم لە بەڕێوەبەراتی هونەری شێوەکاریمە لە هەولێر لە هۆڵی میدیا کارمەندم لەوێ. کاک عەبدولموتەڵیب زۆرێک لە پێشانگاکانت لە ئامەد کردوێتەوە هۆکاری ئەوە چییە؟ ئەوەی ڕاستی بێ هونەر پردێکە ینی بۆ یەکتر ناسین. ئەمن لە ڕێگای
هنرەوە مثلەن کۆمەڵک هونەرمەند ئەمە پێویست ناکە مثلەن هەر لە ناوە خۆماندا بخڵێنەوە هونەرمەندانی هەولێر دۆخ سلێمانیەک لە بناسین پێویستە هونەرمەندانی تر بناسین بۆ نمونە من ساڵی ڕابردوو مانچ حوتی ساڵی ڕابردوو لە ئەستەمبول لەگەڵ کۆمەڵک هونەرمەندەکان بیانی بوون هونەرمەندی مەسری تێدا بوو مەغریب بوو لوبنانی بوو ینی کۆمەڵ هونەرمەندی تورک بوو تێدا بەشدار بوون خۆی ئەلێرەدا یەکتر ناسینێک دروست دەبێت ینی کۆمەڵک تەجروبەی هونەری کۆمەڵک شێوازی تازە و لێگری وەردەگرێت ئەو پێشانگە هاوبەشانەی کە بەشداری تیا کردووە بە تایبەتی ئەوانەی دەرەوەی هەرێمی کوردستان و باڵێن ژمارەیەکی زۆر لە شێوەکارە با بڵێن بیانیەکان بە تایبەتی تیا بەشدار بوون و ئەزمموی جۆرا و جۆرت بێگومان بینیوە ئەمە هیچ گۆڕانکاریەک دروستەکە لەسەر ستایلی ئیشکردنی تۆ یان شێوازی بیرکردنەوەی تۆ لێرەدا ئەتۆتم و ئەکلای تو دروست دەبێتن کە لەگەر کارێکی هونەری خۆت کە نمایش دەکەی لە دەرەوە لە دەرەوەی مثلەن چوارچێوەی هونەری چارچێوەی هەرێمی کوردستان یعنی ئەلێرەدا تو حەز دەکەی تابلۆکانت مڵکەی کوردەواری پێوە دیار بیتن لە ڕووی ڕەنگەوە لە ڕووی جلوبەرگەوە لە ڕووی زەخرەفەوە لە ڕووی ئەو نەخش و ناوماڵی کورد مثلەن هەر تابلۆ هەر کەسێک مثلەن بتوانێت لە نمایشدا کارەکانی من وسەلەم من ببینیتن دەزانێەوە هونەرمەندێکی کورد بەبێ ئەوەی کە بزانێ عەبدولموتەلیب کوێیە زۆر ڕاستە فیدباکی ئەمڕۆ هونەرمەندان بە تایبەتی تێبینیەکانیان لەسەر کارە شێوە کارەکانی تۆ ئەم زۆر خۆشحاڵ بوو لێرەدا ئەو هونەرمەندانی مەسەڵەوەی سەردانیان کردیمە بە ببینر بە ڕەخنەگر یعنی لەوەی گەشت بینم خۆم بەسەر کەوتو دەزانم لەو کارە هونەریانی کە ئێستا بانجام و لێیان دێ بەس با من لەوەش دەبیت نەکەینە من بەحقەت بدرێم ئەم زۆر سوپاسی بێپایانی نووسینگەی کەلتوری بەڕێز کاکۆبا تاڵەوانی دەکەم کە میوانداری کردم ئەو پێشانگای بتوانم بینمە سلێمانی لە سلێمانی نمایش بکەم دوای سلێمانی ئەم پێشانگایە لە هەولێر ئینشاڵڵا لە هەولێر هەر ئەم 25 تا هەر 25 کارەیە ئاماژەت پێ کرد ئەو 25 ئیشە لە هەولێر نمایشی دەکەم ئەگەر خوا پشتیوام احتیمالە لە جێگای تریش نازانم زارەوەی زۆر باش ئاماژەت بۆ کرد کە نزیکەی 15 ساڵە کار لە بواری ژناناکەی پێشتر لەسەر چی ئیش دەکرد زۆر توانزم لێ دەگیرێ لەسەرەوەی دەرێن زۆر ئیش بۆ ژنانەکەی بۆ ئیش بۆ ژنانەکەی ئەتۆ بزانە پێ بەر لە هەموو شتێکەمە دایکمان ژنە هەمومان ژن و پیاویش تەواوکەر یەکترە ئەگەر ژن نەبی پیاویش ناتوانێت کۆمەڵک شتەیە مەسەڵەن بەڕێوە با لە ژیاندا ئەو توانزم زۆر لەوەی پێشانگاکانی ترت با بڵێن زیاتر هەوڵت ئەیە کە چی بەرجەستە بکات گزارش بێت لە چی ژنان با بڵێن یانی لە داهاتوودا من لە داهاتوودا ئێستا پرۆژەیەکم لە بەدەستە دوای بە دوایەوەی حەزم لێ منە بۆ ئاشکرێکم بەس ئاشکایی دەکەم نیازی ئەوم هەیە لەسەر قەرەجەکان ئیش بکەم ژنی قەرەج کە ژنە قەرەجەکان مەسەڵەن لە هەموو وڵاتانی دنیا هەز دەکەم بەیەک ڕێچکەدا دەڕواتن ژنەکانیان زۆر دەزڕەنجینن لە بواری هونەری لە بواری کەلتوری لە بواری زۆر پیاوەکانیان نا ئەو ئێش و ئازارانەی کە مەسەلە ژنی قەرەجێتی دەمەوێت بیکەمە پێشانگایەکی تایبەت بخۆم ئەمە پێویستی بە ڕیسێک خوێندنەوە و بەوە هەیە طبعا ئەوەی ڕاستی بێ دەبێت و بە وردبینانە خوێندنەوەی بۆ بکەی پرسیاری بۆ بکەی شێوازی مەسەلەن کارکردنیان شێوازی ژیانیان چۆنە ئەمانەش کۆمەڵێک تابلۆ ئەبن بێگومان بە هیوای ئەوەم لە بیست کاری هونەری کەمتر نەبێ زۆر باشە کاکە عەبدولموتەلیب تۆ یەکێکیت لەو شێوەکارانەی کە ئەزمونێکی زۆرت هەیە و چەندین پێشانگای تایبەتیت کردوێتەوە بەشداری چەندین پێشانگای هاوبەشیت کردووە پەیوەندیت لەگەڵ زۆرێک لە هونەرمەندان هەم لە شارەکانی کوردستان و هەم لە
دەرەوەی کوردستانیش هەیە ئەو چەند ساڵە زۆرەی کە ئەزمونەتیایە هەیە گەیانوتی بەوەی کە ئێستا خاوەن با بڵێن شێوازێکی تایبەت بە خۆت بیت کە کارەکانت مۆرکی تۆیان پێوە دیار بێ یاخود ئەگەر بەهاتایە تۆ با بڵێن بە شێوازێکی تر بتخوێندایە بۆ ئەم بوارە زیاتر ئێستا ڕێچکەیەکی ترتەگرت یان هەر بە هەمان شێواز کارتە کرد من هیچ خوێندنەوەیەکی ئەکادمی ینی خۆم خۆڕستکم خۆم پێگەیاندووە من لە ساڵی 86 بوومە فیاری عسکەری ئەو کاتێ ینی 2 ساڵان خۆم پێگەیاند بە خۆم دراسی خۆم کرد بە خۆم توانیم هەوڵی ئەومدا تاکو ڕێچکەیەکی هونەری تایبەت بە خۆم دروست بکەم وەکو پەیوەندی من کاتی خۆی پێیان دەگوتم وەڵا سەفیری هونەرمەندانە لە هەولێری یادی بەخێر کاک ڕەشید عەلی هەبوو لە دهۆک گەلەری دهۆک زانین ئەو هەموو تابلۆکانی کۆ دەکردەوە هونەرمەندانی سلێمانی دەهاتنە لای من تابلۆکانم وەردەگرت ئیستلامم دەکرد ینی هاوکارێکی بەڕاستی بێپایانی ئەوم دەکرد کە لەگەر گەلەری دهۆک لەگەر برادەرانی سلێمانی کاک محەممەد فەتاح و ئەو جەماتە ینی پەیوەندی زۆر بەتینم هەیە لەگەر هەمیان باشە ئەو ئێستا سەیری تابلۆکانەکەم ئەوەی کە زۆر تێبینیەکەم ڕەنگێکی زۆر تیا بەکار هاتۆیش ڕەنگی شینە وایە ڕەنگی پیرۆزە زیاتر ڕەنگی پیرۆزەی زۆر تیا بەکار هاتۆ بۆچی ئەگەر من بگەڕێنەوە بەرەو مێژوو ئەو ڕەنگەی تیاە ئەگە بەرەو مێژوو بگەڕێنەوە ڕەنجی شین ڕەنجی پیرۆزەی مەبەست لە ینی مەبەستم چاکەکان ئەو مەحبەد و ئەوەی مسلمانان و لە مزگەوتەکان و ئەتا ناو ماڵی کورد مەسەرەن زۆر کۆمەڵک ڕەنجی شین هەبوو بەکاریان دەینە یان وەکو مولوانکە شین یان بۆ ئەوەی چاوزار دەیانگوت وەڵا ئەو بابەتانە بەکاریات بەڵام لە هەمان کاتدا ڕەنجی شین ڕەنگەکی ئارام بەخشە کە تو تەماشای ڕەنجی شین دەکەی ینی ئارامێکت پێ دەبەخشیتن مەبەست لێرەدا ئەوەیە زۆر باشە پێشانگای داهاتوت وەکو خۆت ئاماژەت کرد پێکرد کە ڕەنگە لەسەر قەرەجەکان کارێک بکەیت ئەوەش یەکسەر ئەهێنیتە شاری سلێمانی یان لە هەولێر بە هیوای ئەوە هەموو کوردستانی پێ بکەم بەهەر 4 پارچەوە لە هیچ پێشانگایەک لە دەرەوەی هەرێمی کوردستان بەشداریت کردووە بە تایبەتی لەگەڵ شێوەکارە بیانیەکان با من ئەوە لە ئەستەمبوڵ ساڵی پارەکە بەس بەر لەوەی من لە جۆرجیا لە تبلیسی هیچ پەیوەندێکی ساکم هەیە لەگەر هونەرمەندانی وێندرێ بە حکمی ئەوەی ئیش و کارم هەبوو لێ لەگەر لە ئەرمینیا ئەرمەنستان یێریڤان لە وڵاتانی تر وڵاتی ئەوروپایانی بەشداریم کرد بەخۆم نەچوومە تابلۆکانم لەوێ دەرێ نمایشکرایە بەس لە جۆرجیا بە بەردەوام هاتووم هەبووە تا فێربووم زمانەکە فێربووم لە جۆرجیا ئێستا زمانەکە دەزانم هیچ گەلەریەکی تایبەتت هەیە لە شاری هەولێر کە ئیشەکانی خۆت تایبەت من بەخۆم تایبەت بە خۆت یان ماڵەکەی خۆت لە ماڵەکەی خۆم شوێنێک کە ناوەڵای ئەو تابلۆی ئەی لەکوێدانەی چۆن وەڵای دایمە گلەی ئەوم لێ دەکرێت لە ماڵەوە گلەی ئەوم لێ دەکرێتە زۆریش دەرێن بیکە سەدەقا مش نەکەم سەدەقا بەڕاستی دڵم نایە ئەگەر مەسە شوێنێک هەبێ گەلەریەکی گەورە هەبێ یان نمایشێکی هەمیشەیی هەبێت کە ئەم جۆرە کارانەی تیا من لە گەلەری میدیا بەڕێوەبەرایەتی لە شێوەکاری کە هۆڵی میدیا بچینەوە ناویستوە ئەمن داوام لەوێندرەیە بەبەردەوامیش لەوێمە دایما اختلاطم لەگەڵ هونەرمەندەکان هەیە بەڵام ئەو جێگا و ڕێگەمان نییە مەسەرەن بتوانین ئیشەکانم شێوەکارەکانیش ئەو کێشەیان هەموومان ئەو کێشەمان نازانن تابلۆکان لەکوێدا بنێن هەموو هونەرمەندان ئەو کێشەیان هەیە دایما کێشەکانش لەگەڵ ماڵەیە زیاتر لەگەڵ وێبسایتەکان ئەو شوێنانەی کە دانراوە بۆ ئەوی کە تابلۆی تیا بفرۆشرێت لەگەڵ ئەوانەیە هیچ بینت هەیە هیچ تابلۆیەک دانەی بۆ ئەوی کە لە ڕێگەی کۆمەڵێک وەسایت هەیە مەسەڵەن زۆر داوام لێکراوە دەرێن ئەو تابلۆیە دێ دەکڕێن بەو شێوەیە بەڵام من ئەز ناکەم بەو شێوەیە بیفرۆشم لە ڕێگای ئۆنلاینەوە من حەز دەکەم ڕاستەو خۆ مەسەلەن لە ڕێگای پێشانگاکانیان یاخود لە ڕێگای ڕاستەو خۆ
بینەر ڕاستە خۆ ببینی ئەوجا بڕیار لەسەوە بدە ئایا دەیەوێ یا دەیکڕ یان نایکڕێت. زۆر ڕاستە دەستەکانت خۆش بێ زۆر خۆشحاڵ بووم کەم بە دیداری ئێوە. بووی سپاس بۆ تۆ سپاس دەکەم. سپاس دەکەم